سەرکردەکانی عێراق کاتێک هەفتەی ڕابردوو سەردانی هەرێمی کوردستانیان کردبوو لە مێ سۆڕایان گەیاند کە ئەم هەفتەیە موچەی موشەخۆرانی هەرێمی کوردستان دەگات. بەڵام ئەوە ئەمڕۆ دووشەممە بوو، بەڵام هێشتا موچە نەهاتووە. ئەم بابەتە گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز ڕەباس حەملان، یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک ڕەباس زۆر بەخێر بیت. هەرێمی کوردستان 120 میلیارد دینارەکەی ناردووە بۆ بەغدا، بۆچی موچە نەهات؟ سپاس. لە ڕاستی بەردەوام موچەی خەڵکی کوردستان کارتێکی فشاری سیاسی بۆ لەلایەن بەغدا و بەرامبەر هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بەکارهاتووە و ئەم پرۆسەیەش بەردەوامە و ئێستاش لە دوای هەڵبژاردنەکانی یانزەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەتەکید عێراق و خود ئەو باڵادەستانەی کە لە بەغدان هەمیشە بەرامبەر هەرێمی کوردستان فشارەکەن. ئەگینا ئەم بابەتە لە بەغداد کە ئێستا بەرامبەر هەرێمی کوردستان ئەکرێت ستەم و زوڵمێکی گەورەیە، چونکە ئەوە موچەی مانگی نۆ و نزیکی 2 مانگە دوا کەوتووە و وەکو خۆشت باست کرد لە مێپسیش سەرۆکوەزیرانی عێراق ئامادە بوو، وەزیری دارایی ئامادە بوو و لەوێ جاری کرد بەڵێنیاندا کە بەتەکید موچەی مانگی نۆ بە زووترین کادەنێرن و هەروەها لەوێ لە دیداری تایبەتی لە پەراوێزی مێپس جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کاک مەسرور تەکیدی لەوە کردبووە کە هەموو پابەندیەکانی سەر حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ کراوە، پێویستە عێراقیش ئەو پابەندیانەی لەسەرێتی کە 4 موچە لە کۆتایی ئەم ساڵ ماوە جێبەجێکەن. عێراق مبەڕیرەیەنەوە و سەرۆکوەزیرانی عێراقیش لەوێ مبەڕیرەکانی عێراق چییە؟ مبەڕیرەکان ئەڵێ دۆخی دارایی عێراق خراپە، بانقی ئەوە وەزارەتی مالیەی اتحادی ڕەسیدیان نییە لە بانقی مرکزی و یاخود کێشەی مالیان هەیە. کاک ڕەباس لە ڕاستیە تۆ پێشتر لە عێراق بووی، ئەزمونت هەیە، کێشەی سیولە هەیە لە عێراق؟ ئەزانی من لە بیدایەتی ئەم ساڵ لە مانگی یەک لە 11 کۆبوونەوەیەکمان هەبوو لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و وەزیرە کوردەکانی بەغدا و کوتلە پەرلەمانەکانی کورد لە بەغدا. لەوێ من ئەم کێشانم باس کرد کە ئێستا ڕوئەدات. وتم بەڕێز محەممەد شیع سوودانی خۆی داناوەتەوە بێتەوە بە سەرۆکوەزیران ئەو پارەی کە هەیەی لە بەردەستیەتی لە وەزارەتی مالیە بە هەموو هێزی بەکارێنێ بۆ پرۆژە و بۆ بەردی بناغەدانان بۆی کەوا بکات بڵێن لە عێراق جم و جۆڵێک هەیە و بۆەوەی کە بەکاری ئێنا بۆ ئەو بابەتە و خۆیان تووشی ئەزمەیەکی مالیەکەن و کێشەی گەورە هەیە لە بینی وەزیری مالیە عێراق و وەزیری پارێزگاری بانقی مرکزی کە بەردەوام ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان. بەڵام ئەگەر بینە سەر عێراق و هەرێمی کوردستان ئەم بابەتە زۆر گرنگە کە لە ڕێی کەناڵی جەنابتانەوە بۆ بینەران باسکەم. ئێمە ئەبێت بەغداد ئەگەر خۆی کێشەشی هەیە نابێت هەرێمی کوردستان تێکەڵکە. یەک عێراق ئێستا موچەی مانگی 11 بێدا بەشکە، ئێمە موچەی مانگی نۆ، ئێمە 2 مانگ لە دواوەی. سەبەبەکەش حکوومەتی عێراق و وەزارەتی مالیەی عێراقە. ئەمە یەک. دووەم ئەگەر کێشەی سیولە هەبێ لە عێراق لە هەرێمی کوردستان نییە، لەبەرەی بانقی مرکزی فەرعی هەولێر بەردەوام سیولەیان بەشی 3 موچە زیاتر لە بەردەستە کە بتوانن موچەی هەرێمی کوردستان بن، لەبەرەوە لە هەرێمی کوردستان کێشەی سیولە نییە. خاتو نەزانی حەزەکەم لە ڕێی کەناڵی جەنابتانەوە هەندێک شت بۆ جەنابتان باسکەم. موچەی مانگی نۆ دوا کەوتووە زوڵمێکی گەورەیە بەغداد لە هەرێمی کوردستانەکە بۆ یەکەم هەندێک لە لایەنەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و معارەزەکان بە تایبەتی ئەو لایەنە بچووکانی کە تازە دروست بوون بەردەوام باسێواکەن هەرێمی کوردستان مەسەرەن پابند نەبووە یاخود هەرێمی کوردستان 120 میلیارەکەی نەناردوونە ئەم قساناکەن. بەڵێ ئێستاڵێن وایە کە هەرێمی کوردستان یعنی حکوومەتی هەرێمی کوردستان پابەندیەکانی جێبەجێ بەداخەوە یعنێوانە خۆزگە لە بەرامبەر خوای گەورە و لە بەرامبەر میلەتەکان وجدانیان ئاسوودە وایە چکە قسەکانیان وەکو خۆی بکردا. هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و شخصی جەنابی کاک مەسرور بەردەوام پێداگر بۆ لەوەی موچەخۆران دوانەکەوێت هەموو پابەندەکانی خۆمان جێبەجێ کردووە. با حەزەکەم بە داتاشتە بۆ باسکەم. یەکەم لەسەر هەناردەکردنەوەی نەفت لە 27 نۆی 2025ەوە نفتی هەرێمی کوردستان دەستی بە هەناردەکردن کردوەوە لە ڕێی سۆمەوە. سۆمۆ ئەیفرۆشێ بە سعری بڕێند و
ئەو نەوتەی کە هەرێمی کوردستان کە سۆمۆی فرۆشێت داهاتەکەی ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی مالی ئیتیحادی لە بەغداد نەک بۆ هەرێمی کوردستان. ئێستا نزیکەی تا ئەم لەحظەیە کە لەگەڵ جەنابە دانیشتوم 11 ملیۆن و 700 هزار بەرمیل نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی سۆمۆ فرۆشراوە لە 27 هەتا ئەمڕۆ 11 ملیۆن و 700 هزار بەرمیل. باشە ئەمە یەک. دوو لە 19 2025 واتە 6 ڕۆژ لەمە پێش 120 ملیار بە کاش 120 ملیار دینار بە کاش حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی مالی هەرێمی کوردستان خستێتە سەر هەژماری وەزارەتی مالی ئیتیحادی لە بانقی مرکزی فەرعی هەولێر. ئەمە دوو پابندی. سێ مەسەلەی لیستی موچە بە خاوێنی تەسلیمی بەغدا کراوە هی مانگینۆ ئەمڕۆژ لیستی موچەی مانگیدا نێردرا بۆ بەغدا سبەینێ ئەگاتە دەستی وەزیری مالی ئیتیحادی. ئەوە بابەتی کە میزان مراجعە نێردراوە هی مانگینۆ هیچ پابندیەک نەماوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیکرد بۆ بەغدا بە تایبەتی ژێسا کە بۆ موچەی مانگینۆ ئەوە 6 ڕۆژە ئەو برادرانیان بۆچی لەنەوە ئۆپۆزیسیۆنەکان وا دەڵێن وڵاگەر هەرێم 120 ملیارەکە با یەکسەر ئەو 6 ڕۆژە ئێمە ئەو سەوبیانیە بێت بە هەفتەیە یەک هەفتەیە ئێمە 120 ملیارمانیاوە بە بەغدا. ئەمە ئەکرێت لە بەغدا ناڕەوایە. خاڵێکی کە هەیە تەعام بەغداد موچەی خۆی کە دەست پێ ئەکات مانگانە لە هەفتەی مانگە و دەست پێەکە. یەکەم شتیش بە ئەنجومەنی وەزیرانی عێراق دەست پێەکە. طبعاً هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران پەرلەمان سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی دادوەری هەمووی خسۆتە ئاخر لیستی موچە. بەڵام لە بەغدا موچەکە دەست پێەکە بە ئەنجومەنی وەزیران دەست پێەکە خستۆتە ئاخر دوای کۆتا وەزارەتی خۆیان ئەو کات موچەی هەرێمی کوردستان لێرن. منم لە پێشوەی لەگەڵ بێمە بەرنامەکەی جەنابەت لەگەڵ بەرپرسێکی کورد لە ئەنجومەنی وەزیرانی عێراق قسەم کرد وتی لەگەڵ تایف سامی قسەم کردووە ئەمڕۆژ و دوێنێش وتێتی با دەستکەین بە دابشکردنی موچەی خۆمان چەند ڕۆژێک موچەی خۆمان بەردەوام بێ اینجا موچەی هەرێمی کوردستان لە نێرم هی مانگینۆ وتم اینجا کەی دەست پێەکەن وتی بە حساب سێشەمە دەستەکەن بە دابشکردنی موچەی مانگی 11 عێراق کە بە ئەنجومەنی وەزیرانی عێراق دەست پێەکە لە اینجا دوای چەند ڕۆژێک گوایە ئەبێ بینێرێت. طبعاً وەکو جەنابەت لە بیدایەتەوە باسی کردو ئێستاش تاکی دەکەمەوە کە ئەوان ئەو ڕۆژە ڕێیز وزەرا وعدیدا کەم هەفتەیە موچەی مانگینۆ بنێرن. هیچ گەرنتیەک هەیە بۆی کە هەفتەی داهات و زیاتر دوانەکەوێت کاکرەباس؟ لەگەڵ بەغدا هیچ گەرانتیەک نییە بەڵام ئێمە ئەوە ضرورە کە خەڵک بیزانێ هیچ پابندیەک هیچ شتێک نەماوە کە هەرێمی کوردستان بیکات. من خاڵێکیکە کە زۆر گرنگە لە ڕێی جەنابتانەوە باسی کەم ئێمە بۆ موچەی بۆ نمونە مانگینۆ پێویستمان بە 900 تقریبان 50 ملیار دینارێکە. باشە لەم 950 ملیارە ئێمە بەو داهاتی نەوتەی هەرێمی کوردستان کە ئەگەڕێتەوە بە حکوومەتی عێراق فیدرال بۆ وەزارەتی مالی فیدرال و بەو 120 ملیاری کە بە کاژەی خینە سەر هەژماری وەزارەتی دارایی تەنها نزیکەی 270 ملیار عێراقی خاتەوە سەر ئەو پارەی بۆیێت موچەمان باتە. هیچ منەتێکی تیادانێ ینی لە 175 موچەی هەرێمی کوردستان کە ئێستا عێراقیدا لە داهاتی هەرێمی کوردستان خۆی دابی نەکرێت لە 120 ملیارەکە ئەو بەشە زۆرەکەشی لە داهاتی ئەو نەوتەیە کە لە ڕێی سۆمەوە فرۆشتێ. لەبەرەوە ئەگەر کێشەی سیولەشیان هەبێ یا کێشەی مالیان هەبێ بە نیسبەت ئەوەی هەرێمی کوردستان و نیانە. خاڵێکی کە خەڵک بۆ بیزانێ کە ئێمە لەژێر زەختێکین حکوومەتی هەرێمی کوردستان جگە لەو 950 ملیاری کە عێراق دابش دابینەکە 42 ملیار دینار هەموو مانگێک لەگەڵ موچەکە دابەشەکرێ لە داهاتی ناوخۆی خۆمان ئەدرێت بەو گرێبەست و عەقدانی کە لە هەرێمی کوردستان کرا و عێراق موچەکانیان بۆ نانێرێ. ئەوەش یەکێکێ لە قورسایەکانی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان. اینجا لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ شتێک نەماوە کە نەیکا. خاڵێکی کە حەزەکەم باسی کەم لەسەرەوەی کە بەغدا بەردەوام زوڵم لە ئێمەکە و پارەی هەرێمە باو ناشمانداتەوانێ تا ئەم لەحزەیە لە بیدایەتی ئەم ساڵ تا ئەم مانگی دەیە 14100 کەس خانەنشین کراوە بە یاسای نوێی عێراق کە یاسای یەکگرتووی پێڵن ئەبوایە 12 موچە وەرگرن بە یەکەوە تا ئێستا 1 دیناریشان بۆ سەرف نەکراوە کەچی عێراق هەموو مانگێک لەسەر جەم موچەخۆرانی هەرێمی کوردستان لەسەر جەم ئەو خانەنشینانی کە پێشتریش خانەنشین کراون لە سەدا سێیان لێ بڕێ لە بەرەوێڵێ ئێمە بە قانونی یەکگرتووی عێراق بۆ تەقاعودی لە سادەمان بڕێەوە ئێوە حوتان بڕێ و لە ساسەیەشمان بۆ بگەڕێنەوە هەموو مانگێک پارە لە خەڵکیژە بڕێ لە ساسێ چێ بۆ وەزارەتی مالی ئیتیحادی هێشتا ئەوان 12 موچەکەیان بۆ
ئەو 14,100 کەسەش سرف نەکردووەکەوە یعنی بەردەوام پارەکان لە هەرێمی کوردستان ئەژبەن و ناشیدانەوە کاگرە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت چی لە چارەنووسی موچەی مانگی 10 و 11 و 12 دێت ئێمە وەکو باسم کرد جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان چەند جارێکە ئەوە زەخت لە سەرۆکوەزیرانی عێراقەکات کە هەموو پابندیەکانی خۆمان وەکو بەداتا بۆ جەنابتانم ڕوون کردەوە لەگەڵ بەغدا کردووە ئەوەی ماوەتەوە جێبەجێکردنی حکوومەتی عێراق و وەزارەتی مالیە اتحادیەکە موچەکان بنێرن یعنی هیچ مبەڕیرێکیان نییە کە عێراق موچەی ئێمە دواب بخا لەوە زیاتر و ئەگەر مەسەلەی کێشەی دارایی خۆشیان هەبێت وەکو بم بە جەنابتانە باس کرد کە ئەو ئیلتیزاماتانی ئێمە لە نەفت و لە داهاتی ناوخۆ کردومانە ئەوان پارەیان لە بەردەسە موچەکەی ئێمە بدەن یاخود موچەی خەڵکی کوردستان ئەو 4 مانگە بدەن بۆیە زەختێکی گەورەمان کردووە و جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان زەختێکی گەورەکە لە ڕێی وەزیرە کوردەکانەوە لە ڕێی نووسینگەی یاخود فەرمانگەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا کاک فارس عیسا و بەردەوام سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران لەسەر خەتە بۆیە کە ئەم بابەتە بێ بەغا موچەکانی هەرێمی کوردستان بنێرێ هیچ شەندێکی هەرێم دەڕاتە بەغا بۆ باسکردنی موچەمە بەردەوام لە بەغدا ئەمڕۆ وەفدێکی وەزارەتی دارایی عێراقم ئێوارەیە گەیشتۆتە بەغدا وتە وەکو پێوتی بەڵێ لیستی موچەی بانگی دەی بردووە لەگەڵ خۆیان و لەگەڵەوەشە بە دوواداچوونەکە سپێنە لە وەزارەتی مالیە هۆکاری دواکەوتنی موچەی مانگی نۆ چییە بەتەکید ئێمە بەردەوام وەفدمان لە بەغدایە بەردەوام لە سەرخەتین و بیرشتان نەچێ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدایە ڕۆژانە لە تەنسیقای لەگەڵ هەموو وەزارەتەکان بە تایبەتی مالیە و ئەنجومەنی وەزیران ئێمە حەزەکەم یعنی بۆ هەموو خەڵکی کوردستانەوە بزانێت کە هیچ التیزامێک نەماوە لەسەر شانی هەرێمی کوردستان جێبەجێمان نەکرد بێ ئەوەی کە دەکرێت لەلایەن بەغدا و زوڵمێکی گەورەیە کە ناکرێت و پێویستە بەڕاستی سەرۆکۆماری عێراق کە کووردە ئەنجومەنی وەزیران وەزیرە کوردەکان سبەینێ کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانە سێشەمەیە هەموو وەزیرە کوردەکان زەختێکی گەورە لە حکوومەتی سوودانی و لەو حکوومەتی کاربەڕێکەرەی کە ئێستا لە بەغدا بکەن کە مافی خەڵکی کوردستان بنێرن چونکە ئێمە مولتیزامێکمان جێبەجێ کردووە بە تایبەتی مەسەلەی هەناردەکردنەوەی نەوە وەکو باسم کرد مەسەلەی داهاتی ناوخۆیە چی ماوە ئێمە بیکەین یعنی لەوە زیاتر لەبەرەوە ماوەتەوە مەسیری موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە دەستی محەممەد شیع سوودانی و حکوومەتی ئێستای عێراق و تایف سامی ئەمە هۆکارانەیە کەوا ئەکات بەردەوام جەنابی سەرۆک بارزانی جەنابی کاک مەسرور کە ئێستا ئەو وەفدانی ڕوو لە هەرێمی کوردستانەکەن پیان ئەڵێن کە ئێوەیان باسی تەشکیلی حکوومەتی تازەمان لەگەڵەکەن بیرتان نەچێ ئێمە وەکو پارتی کە یەکەم هێزی هەرێمی کوردستانین عێراقیشین چکە لە ئاستی عێراق پارتی یەکەم هێزی سیاسیە کە زیاتر لە 1 ملیۆن سەوتیە ناوە چونکە ئەوەی کە تەحالوفەکە لە عێراق سەوتیان هێناوە بە 10 حیزب بەقەدەر پارتیان هێناوە لەبەرەوە پارتی ئێستا سەنگ و قورسایی خۆی ئەسەر کە لە عێراق باسەکە لە ئەم ئەوفدانی کە بەردەوامێنە سەری بڵند و داواکەن کە جەنابی سەرۆک کاراسانی بکەن بۆ تشکیلی حکوومەتی داهاتوو پێداگیری پارتی لەوەیە کە ئەبێت دەستور بچێتە بواری جێبەجێکردنەوە بودجە و موچەی خەڵکی کوردستان زەمان بکرێت بە نووسراوێکی ڕسمی و مەسەلەی یاسای هەڵبژاردن بگۆڕدرێت و مەسەلەی یاسای نەوتوغاز کە زۆر زۆر گرنگە یاسایەکی نەوتوغازی موحەد دەرچێت لە عێراق کە مافی خەڵکی کوردستانی تیا پارێزراو بێت چکە ئێمە بە دەستور نەوتمان دەرهێناوە و بە دەستوری نەوتی خۆمان لە ڕابردوش فرۆشتووە و ئێستاش هەموو ئیلتیزامێکمان کردو بەو ڕێکەوتنە سێ قۆڵی لە نێوان شەریکاتی دەرهێنانی نەوت و لە نێوان وەزارەتی سامانە سروشتەکان و سۆمە و وەزارەتی نەوتی عێراق کاگرە باس بەڵام هەرێمی کوردستان لەسەر نردنی 120 ملیاری داهاتی نانۆتی هەرێمی کوردستان تێبینی هەبوو گفتوگۆ لەم ئێستاش تێبینیمانەیە بەڵام ئەمەی کە ئێستا ئێمە ئەم 120 ملیارە کە ئەنێرین وەکو زەختێکی زۆر گەورەیە لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان و داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بەڵام هەمووی بە زەختی جەنابی کاک مەسرور ئەم پارەیە دابی نەکرێت بۆ لە بەرەوەی موچەی خەڵکی کوردستان لەوە زیاتر دوانەکەوێت گینا ئەوەش غەدرێکی گەورەیەکە لە هەرێمی کوردستانەکرێت تەوان ئێستا کاتنی گینا زۆر وردەکاریە لەسەر داهاتی ناوخۆ باسیکەین ئەم گفتوگویانە بەردەوامن لەگەڵ عێراق لەسەر داهاتی ناوخۆی بەڵێ بەتەکید وەرە محەممەد شیع سوود بەڕێز محەممەد شیع سوودانی وەفدێکی دروست کردبوو لیژنەیەکی باڵای دروست کردبوو لەسەر داهاتی ناوخۆ ماوەیەک وەستا بەڵام هێشتا لیژنەکە بەردەوامە بەڵام ماوەیەکە کۆبنەوەکان وەستاوە گینا بۆ میزانی 2026 ئەگەر دابنرێ لە عێراق ئەمە بابەتێکی سەرەکیە کە کۆبنەوەکان بۆوەستاوە لە عێران عێراق وەستاوە لە نێمە نەوەستاوە وەفدی ئێمە نوێنەرەکانی ئێمە بەردەوام ئامادەن بۆ گفتوگۆ لەسەر هەموو بابەتانە و هەموو وەڕقابەی مالی هەردوو لاژ لەسەر خەتە بەردەوام بەڵام لەسەر مەسەلەی داهاتی ناوخۆ جارێ ئێمە
ئەو 120 ملیارە ئەنێرین بەس بۆی موچە دوانەکەی. ڕاستە لە لای ئێمە هێشتا بەهۆی حکوومەتتی عراقەوە لە مانگی نۆداین لە موچە بەڵام تەنیا مانگێکی ماوە ساڵی 2025 بۆ ساڵی دارایی 2026 هەرێمی کوردستان چیەکە لەگەڵ بەغدا؟ طبعا ئەگەر عێراق تشکیلی حکوومەتیان دوا بکەوێت بە تەکید میزانیەشیان دواکەوێت بۆیە بەیەک لەسەر 12 2025 ڕۆن بڕێەوە بەڵام ئێمە یعنی ڕێکەوتنەکە بەو شێوەیە کە بەپێی ئەوان بەردەوامە بین ئێمە داهاتی ناو غێری نەفتی هەر خۆمانە نێرین و نەوتیش بەردەوامە بۆیە بێ ئەوان موچەکان بەردەوام بنێرن بەڵام ئێمە ئێستا کێشەکەمان لەسەرەوەی کە جەختەکەینەوە لەوەی کە ئێمە دوو مانگ لە دواوەی موچەی مانگین بێ ئەمەمان بۆ ڕێککەنەوەوانێ کێشەکەی ئێمە لەگەڵ بەغدا ئێستا لەسەرم خاڵەیە. هەرێمی کوردستان چیە کات بۆ ئەوەی کە موچەکانی هەرێمی کوردستان نەفەوتێت ئێوە چەند مانگە؟ یعنی خاتو من وەکو باسم کە ئێمە ئیلتیزاممان کردو بە دەستور بە قانونی موازنە بە قانونی ئیدارەی مالی یعنی هەرچی ئیلتیزاماتێک لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستانە جێبەجێمان کردووە بەردەوام لەگەڵ نوێنەرانی نەتەوەیە گرتوەکان لەگەڵ نوێنەرانی ئەمریکا لەگەڵ نوێنەرانی وڵاتی ئەوروپا لەسەر خەتین نوێنەرەکانی کورد لە بەغدا لەگەڵیان لەسەر خەتین وەکو باسم کرد نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا بەردەوام لەگەڵ مەکتەبی ڕێز و زۆرا لەگەڵ وەزیری مالیە لەگەڵ بەڕێز کاک دکتۆر فواد حسێن بەردەوام خەریکین یعنی هەرچی لە توانای قوتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە خەریکە بۆ ئەوەی کە موچەی خەڵکی کوردستان نەفەوتێ بەڵام ئەوەی کەماوە تۆ قەرارەکە لای بەغدایە. دەستخۆش بەڕێز ڕێباز حەمدانی دەری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.